كورة كاكا وتست كرت فشاية كورة تفشي خود لو كردكت او هرشي لي كردي بخواي هردوك ما بارتسا دكا ورشاك على من؟ كورة بيجان او فعلت سبو كردت كورة هستا بابرون هستا بابرون كورة بروين كورة هستا هردوك ما بابرون بارتسا كاكا دكا بابرون كورة لرواتين كاكا لرواتين كورة كاكا كورة بابرون اي هاوار أي رواتين كورة زوان برو سرخوش ورا وايد زوج كورة وتسيك كورة بيجان وفعلها جوان برو كورة هستا بيتني دماغكو جيتن عليك السلام ورحمة كورة برو كورة بيجان صار لي دكم سرخوش رشيد 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 دتشيدي وش رشيد رشيد دتسواب دوا اي هاورك زواب دوا يتكم بيشن دتشي بيشن ستيب كم بيشن اي هاوار من وا پەروەردە نەکردو و یەشاریش بڕوا ناکەم توای تەسیلی تێ بکە شتی وا مەخەرم مێشک مۆزیڕەم پێ مەکە تەلەفۆنێکە بۆ یەشار بزانە لەکوێیە بۆ یەشار دانیشم باشە دانیشم الو اموجنجان یەشارگیان چۆنی کاکە سلامت بیا اموجنجان یەشارگیان لەکوێن کاکە وەکوا بێژن بۆچی موبایلەکەی کوژاوەتەوە والله لبازار توزك تاخير وين عندك بياسة ما كل لو بيجن کو عادی بێژەنم بەرێ بە ساقە والله بيجن لو دم يسيت تواليتي ئەیدە باشە بە قوربان ئاگاو لی بێ یەشارگیان نانا بيجن هر بخوي حزلي لما ما بمينته بخوي ويقول دە باشە بە قوربان شەرم بەخوا کوڕەکەم ناڵم لەم لەولا بێنێتەوە لەبەر خاتری تۆ ئەما یەشار دەسم دامێنێ کوڕەکەم باشە کاکەگیان دە باشە بە قوربان دەی خوارد لەگەڵ بێخوا حەفیز کچم هیچ نییە لەلای ئەوە ئەوتی بمەرێوتی لە توالێت توشتی وایە ئەگەر نایامی هیچ تێ لە گۆڕێ نییە عقڵ بەمە ناگرێ بەسقەی ناکە یاخی کچم بۆ توات ئەم ترسێنی ئەوە نا دایەگیان خەمی براکەمە من سیقەم بەو یەشارە نییە ئیتر تێ بگە کوڕی من وان پەروەردە نەکردووە خواردنەوە ماردنەوە شتی وا نازانێت جگەر لە چای شتێکی کە نازانێت بخواتەوە وەڵا ڕاستەکەی خۆ چایەکە خوا ئەو سەرخۆشە بەبێ ئینجانۆرەی مەشروبە قەلەقم مەکە چی بکەین دایکە باسیین بڕۆین بخەوێن ئەرە وڵات درەنگە دێوەڵی بابڕنیاوە ماڵشوێن بڕۆین بخەوێن باشە کچم باش دایکم چێڵێەوە باشا استاتو بس بين بلين لو اخسر لو كابرايك ئەو قەرزەی لە ڕۆستەم وەرگرتەوە کاکە هەرو والله کاکە وەرم گرتەوە ئەی کوا پارەکە ڕەشید ورەت پیاوەچگە لە پیاوانێ والله هینی ئەوەش لە سەقەر زەکاتی خۆمان بنووسە کاکە والله نییە لە بۆ لیمە بەعڵتونمدا ئاخ سعدی ئەکەوێتە عليكم رشيد ڕوچی ڕاوەسە سعدی چووە یان ڕقمی باوش ئەو کوڕم بدێ بێژینە چییە نازام چییە باوەشم باوچی 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 ئەمێ خوای کردیە داهابوو چوە بێژە چی کردیە بۆ خاتی خواکەم دام کاکە بۆ خاتی دەقی سعدی ڕاوەتە داخل مەکە عزیزە پێم گوتی تووشە و کوڕە مەکەوە دەمزانی ڕەشید پێم گوتی تووشە و کوڕە مەکەوە دەزانی چی کردووە هەر ئەو کوڕەیە ئەو ئەکاونتەی دانی و پارەی لە من سەحب کردیە ئەوەی ئەو پارانی لە تو بەرداوە بێژە دەچوو تو بێشە لە چی دەناسی سعدی نیرۆکانە هیچ دەکە خوافت کە لێرە هیچ دەکە بە زۆر بەدعمەلە تەوە کاکە و کەرچی ئیشەی نییە دوودهینە دوکان سعدی تداخلی و مۆزوعی مەکەت و مابەیم ڕەشید ئاوەکی بۆ ئاگرەیدا دەکەم کاکە و پارەی نییە کاکە بدەتەوە عزیزەکەم پارەم ناوێنە ئەو کوڕم دەوێ خەڵکواتە بە شاڵا دەکە سعدی پارە لەو من چییە ئەدری قوبوردە رشید رشید کاک سعدی بە قوربان یەکەم پێ چۆڵم کاک رشید کاک سعدی بێتی باوکی مردۆ ڕقەمی باوکیم لەکوێ بوو ڕقەمی چێ هەیە کاکە ڕقەمی دایکی دێمێ ڕەشید چش لەوە بێ سعدی مشکلم دەکەی کاکی چی بکەم ساعتی داخل ئەو حاڵە منی دیام کاکە مێڵە بە قوربانی بوو بنووسە لەی ڕقەمەکەم لەی ڕقەمی دایکی دێمێ بەلە مەکە 3000 پێم گوتی تووشی و کوڕە مەکەوە ئەمینە خان
رقمي دايك كرو بس بنرمي هيبقى ها خد ما ناس بنرمي